بەهۆی نازدانستی بڕینی دار و درەختەکانی سلێمانی لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆریان وشک بوون. ئەندازیارێکی کشتتوکاڵی دەڵێت زۆربەی دارەکانی سلێمانی داری جوانکارین و بە هیچ شێوەیەک نابێت چڵ و پۆپەکانیان ببڕدرێت. ئەوەشی تا ئێستا کراوە هەڵە بووە و زۆربەی دارەکان بۆ هۆکارە وشک بوون. ڕاستیە بەڕێزان هەموو شتێک سروشتی خۆی کەخوا چۆن دووریستی کردووە پێویستە بۆ شێوەز لەگەڵ یابی. داری مێو ڕزوا دروست کراوە مێوکە ببڕێت لە ساڵێکە 3 جار خۆخ بە هەمان شێوە. بەڵام داری جوانی کە داری سەباحێکێک لەو دارانە بە هیچ شێوازێک نابێ هەڵپاسرێ بۆ ئەوەی سروشتی خۆی لە دەست نەدات. ئەو دارە کە ئەگەر هەڵێن نەپاچی خۆی بۆ خۆی سێبەر بۆ قەدەکەی خۆیەکە خۆی ئەپارێزێ لە تیشکی خۆر. ئەگەر ئێمە هەڵمان پاچی گەرمای خۆر لە هاوینانە لە بەیانیەوە هەتاوەکو عەسرێکی درەنگ کە تیشکی خۆر ئەیدا لە قەدەکەی ئەبێتە هۆی سووتانی ئەو قەدە. ئەو وەختە ئاڵوگۆڕی هەوا ئاو نامێنێ ئاڵوگۆڕی خۆراک نامێنێ ئەبێتە پچڕانێک. ئەو دارە ئەم ساڵیش وشک نەکا ساڵی داهات وشکەکە. هەر کەسێک هەڵی پاچی بێ ئەو کارێکی هەڵە بووە. لەسەر نازانستی بڕینی دار و درەخت کۆمەڵی کوردستانێکی سەوز لە سلێمانی پانێڵێکیان ساز کرد. بەپێی ئامارەکان ڕێژەی سەوزایی لە سلێمانی لە دۆخێکی خراپدایە، نەتواندرا وەکو پێویست ڕێژەی سەوزایی زیاد بکرێت. کۆمەڵە کەسێکی شفێر بوون لە بەرچاوی کامێرەکان دەردەڕوێنن، بەڵام دواتر ئاو نادرێن و هەر بە ساوایی وشک دەبن. طبعاً ڕێژەی سەوزایی لە سلێمانیا هەمومان نەزانین ئەو دارانی کە پێشووتر داری توو بووە کە شێوازێکی کەلتوری کوردیشی وەرگرتو ئەو دارانە دارێکی قایم بووە. یەکێکە لەوانەی کە ئێمە لە کۆڕ و سیمینارەکانی جەخت دەکەینەوە. بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە هەندێکدا لە دەرەوەی وڵات لە دەرەوەی بڵین عێراقا هێنرایە ناو شار کە لە ڕووی کەشوهەوا لەوانەیە زۆر کات بەرگەی گەرما و سەرمای ئێرەی نەگرت پێ ڕووی لە فەوتان کرد بێ. ئێستا ئێمە لە ماوەی پێشووترە هاوڵاتیان و زۆر لایەن هەبوون کە بەس بۆ ڕاگەاندنەکان بۆ ئەلام ئەچون مەجموعەیە نەمامیانە کردە چون لە شاخی گۆیژە و لە مامەیارە ئەیان ڕوان کە دوای ئەوە خۆی مۆزۆ ڕواندن نییە توانین ڕۆژی 1000 نەمان بڕوێنی بەڵام کێ خزمەتێکە خزمەتەکەی گرنگە هەموو دارێکە ئێڕوێنی بەلایانی کەم ئەبێ 3 ساڵ خزمەت بکرێ ئاودێری بۆ بکرێ لە هاوینا بە تایبەتی چکە گەرمای ئێرە گەرمایەکی تااقەت پڕوچێنە پێویستی ئەو دارش خۆی ناگرێت چکەوەکو مناڵێکی ساواوایە. ئەرکی سەرپەرشتیکردنی دارە درەخت و ئاودانیان لەسەر بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە. ئەوان دەڵێن لە ئێستادا هەڵمەتێکیان دەست پێ کردووە بۆ سەرپەرشتیکردنی درەختەکان و هەر هاوڵاتیەک زیان بە درەخت بگێنێت سزا دەدرێت. ئەوەی کە باخچەی ناو شارە بە دڵنیاییەوە بە ڕێبەراتی باخچەکان خۆی سەرپەرشتیەکە بەڵام جاری وایە دارێک لە حوشەی ماڵێکە هاوڵاتیەکە ئەگەر خۆی نەچێ بە دوامە بەسی نەبێ بۆی کە پرسیار بکە خۆی هەڵیە پاچێ زەرەر بە دارەکە ئەگەێنێ ئەگینا بەردەوام لە ئەگەر ینی متابعی پێیجی بە ڕێبەراتی باخچەکان کەن زۆر لەسەرەوە بابەتە ڕێنمایی بڵاوکاتەوە کە شێوازی هەڵباچی نیوە ئەگینا بەدڵنیاییەوە ئەگەر سەردانی بەشێک هۆبەیەک لە هۆبەکانی بەشە کشتتوکاڵیەکان بکرێت کە پێی حەڤە هۆبەی هەیە ینی بە پێی گەڕەکەەکانی ناوشاری سلێمانی دابش بوون بە دڵنیاییەوە ڕێنماییەکانی پێوەتی و شێوازی هەڵباچینەکانی پێ. شارەزایانی ژینگە دەڵێن هۆکاری کەمی سەوزایی لە شارەکان بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. پارێزگاری نەکردن لە دار و درەختەکان لە ڕووی ئاودانەوە، نەبوونی شارەزایی لە پەروەردەکردنیان، نەڕواندنی درەختی گونجاو کە لەگەڵ ژینگە و ئاو هوای شارەکانی کوردستان گونجاو بێت و هەرەمەکی دار دەڕوێندرێت و بەشێکی زۆریان دوای ماوەیەک وشک دەبن. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.